ئەم کاتتان باش خوێندکارانی ئازیز لە ڤیدیۆی ڕابردوودا باسی هەڕەمەکانی میسرمان کرد، میسرە کۆنەکانمان کرد. ئێستاش باسی سەردەمی گواستەوە ئەکەین لە پەڕات 157. سەردەمی پیامەخوڵان و خانەدان و دەرەبەگەکان ئاژاوەی یەکەم لەم سەردەمەدا 4 بنەماڵە فەرمانڕەوایەتیان کردووە. ئەوانیش بنەماڵەکانی 7ەم تا 10ەم بوون. گرنگترین خەسڵەتەکانی واتە تایبەتمەندیەکانی ئەم سەردەمە چەند خاڵێکە. یەکەم، بەهۆی دەرکەوتنی ئاژا و دووبەرەکی وڵات تووشی دواکەوتن هات لە بوارەکانی کۆمەڵایەتی و ئابووری و ڕامیاری. خاڵی دووەم، دەسەڵاتە فەرمانڕەواکانی ناوەند زۆر لاواز بوون، ئەمیش بەهۆی بەهێزبوونی فەرمانڕەوایی هەرێمەکانەوە. خاڵی سێەم، بوونی شەڕ و ململانەی نێوان هەرێمەکان بە مەبەستی فراوانکردنی دەسەڵاتیان. خاڵی چوارەم، نەمانی چالاکی ئابووری وەک پەیوەندی ئابووری و بازرگانیەکان لەگەڵ ناوچەکانی دەوروبەر، واتە ئەو پەیوەندی ئابووری نەماوە. خاڵی پێنجەم، نەبوونی زانیاری لەبارەی مێژووی ئەو بنەماڵانەوە، ئەمەش لەبەر ئەوەی بەڵگەنامەکان باسییان ناکەن. باسی چاخەکانی ناوەڕاست دەکەین. هەکسۆسەکان سەردەمی بنەماڵەی 11ەم و 12ەم بە سەردەمێکی گرنگ دادەنرێت لە مێژووی کۆنی میسردا. بۆچی؟ چونکە زیندووبوونەوەی وڵات و گەڕانەوەی هێز و توانای بووە بۆ ئەو سەردەمانەی پێشووی لەم سەردەمەدا لە شاری تەیبە بنەماڵەیەکی بەهێز دەرکەوتووە کە دەسەڵاتی بەسەر هەموو هەرێمەکاندا سەپاندووە کە ڕۆڵی گەورەی هەبووە لە یەکگرتنی وڵاتی میسر. لە سەردەمیاندا وڵات لە بواری ڕامیاری و ئابووری و پەیوەندیە بازرگانی و کۆمەڵایەتیەکان پێشکەوتووە. لەناو خۆدا گرنگی دراوە بە کاروباری ئیداری و بەڕێوەبردن لە بواری سەربازیشدا. چەندین هێرشیان کرد لەسەر ناوچەکانی دەوروبەر وەک تۆبە و دواتریش پایتەختەکەیان گواستەوە بۆ شاری مەنفیس. گرنگترین پاژماوەکانی سەردەمی ناوەڕاستیش 2 پەرستگایە. یەکەمیان لە کەڕنەک بۆ خواوەند ئامون دروستکراوە و دووەمیشیان لە شاری هیلیۆپۆلیس بۆ پەرستش خواوەند ڕە دروستکراوە. بەڵام دووبەرەکی نێوان میرانی ئەم بنەماڵەیە هاتنە سەرکاری چەند شایەکی بێهێز و لاواز کە نەیان دەتوانی بەرەنگاری چینی فەرمانڕەوایان و چینی سوپاب بکەن. هەروەها مەلیکەکانی ئەم بنەماڵەیە بۆ مانە و پاراستنی دەسەڵاتیان پشتیان بە سوپایەکی بەردەوام دەبەست، بەڵام بە پێچەوانەوە ئەم سوپایە کاتێک کە دەمایەوە وەک چینێک هەمیشە دەبوونە جێگای مەترسی بۆ دەسەڵاتەکە. ئەمەش ڕێگا بۆ هەکسۆسەکان خۆشەکات کە لە دەوروبەری 1785 هێرش بکەنە سەر وڵاتی میسر و داگیری بکەن. ئەتوانین پێناسەیەک بۆ هەکسۆسەکان دروست بکەین لە باسکردنی بابەتەکەمان. هەکسۆسەکان چەند کۆمەڵەیەکی تێکەڵاون لەگەلێک ڕەگەز پێک هاتوون لە وڵاتی شامدا نیشتەجێ بوون بەهۆی لاوازی فەرمانڕەوایەتی لە میسردا. هەروەها توشبوانی ناوچەکانی شام بە وشکە ساڵی لە سەردەمی شانشینی ناوەندا هێرشیان کرد لەسەر ناوچەی دەلتا و داگیریان کرد کە توانیان بۆ ماوەی 2 سەدا فەرمانڕەوایەتی تێدا بکەن و ئەم سەردەمەش بە سەردەمی ئاژاوەی دووەم دادەنرێت کە تێیدا فەرمانڕەوایەتی بنەماڵەکانی 13ەم تا 17ەم دەگرێتەوە. هەکسۆسەکان شاری ئەفاریس ئەنیس یان دروست کردووە و کردویانەت مەڵبەندی دەسەڵاتی میسریەکان. بەردەوام لەگەڵ هەکسۆسەکاندا لە ململانێ و کێشەدا بوون بۆ ڕزگاربوون لێیان بۆ ئەم مەبەستە لەگەڵیان کەوتنە شەڕەوە کە زیاتر لە ماوەی 1/2 سەدا ئەخایەنێت تا ئەو کاتەی لەلایەن فەرمانڕەوای میسری سەرۆکە لە شاری تەیبە حکمیان ئەکرد. توانیان لە سەردەمی مەلیک حموس لە ساڵی 1588 پێشداین بە تەواوی کۆتایی بەدەسەڵاتەکەیان بهێنن و سەردەمێکی نوێ لە مێژووی کۆنی میسر دەست پێ دەکات
کە بە سەردەمی شانشینی نوێ یاخود ئیمپراتۆریەت ناسراوە. و هەروەها باسی سەردەمی شانشینی نوێ ئەکەین. سەردەمی ئیمپراتۆریەت لە ساڵی 1573 بۆ 1085 پێشزاین. ئەم سەردەمە هەر سێ بنەماڵەی 18 19 20 ئەگرێتەوە کە ئەحموسی یەکەم بە دامەزرێنەری ئەم بنەماڵەیەدا دەمرێت. ئەم کەسایەتیە دەستی کردو بە بەربەرەکانیکردنی ئەو بارودۆخە سەختەی کە هەبووە و هەروەها گرنگی داوە بە سوپا، ئەمەش بۆ ئەوەی هەکسۆسەکان بە تەواوەتی لە وڵاتی میسر دەربکات. هەموو ئەو ناوچانەی کە لە سەردەمی پێشوودا لەژێر دەسەڵاتی میسردا بووە گەڕاندوویەتیەوە بۆ باری ئەوسەی. بەمەش کۆتایی بە شەڕ و ئاژاوی ناوخەی وڵات هاتووە. دوای ئەحموسی یەکەم زنجیرەیەک لە پادشایەنە سەر تەختی فەرمانڕەوایەتی کە ئەتوانن بنەماڵەکە بەرفراوان بکەن لە میسر دایبمەزرێن. سەرباری میسر ناوچەکانی سووریا، فەڵەستین و سۆدان و لیبیا و ئەمڕۆشی گرتوێتەوە. ئەمونحوتبی سێ لە پاشا بەناوبانگەکانی سەردەمی ئیمپراتۆریەتەکە ئەم کەسایەتیە توانی هێرش بکاتە سەر وڵاتی شام و هەکسۆسەکان، بە تەواوەتی لە ناویان بەرێت و سنووری دەسەڵاتی ناوچەکانی میسر و نۆبە تا ڕووباری فورات درێژ بکاتەوە. هەروەها گرنگی داوە بە سوپا و گالیسکە و ئەسپی تێدا بەکارهێناوە. پاشان کەشتی گەلێکی گەورەی دامەزراندووە و توانیوێتی دەسەڵاتی بگەێنێتە دەریای ناوەڕاست و ناوچەی دوورگەکانی دەریای ئیجە کە ئەمە وێنەی ژمارە 31 ئەمونحوتبی سێمە. ئەمونحوتبی چوارەم یەکێکە لە مەلیکەکانی تری ئەم سەردەمە. پاش مردنی باوکی لە ساڵی 1375 بۆ 1350 پێشداین فەرمانڕەوایەتی کردووە. ئەم کەسایەتیە بۆ پاراستنی وڵاتی میسر هێرشی کردوتە سەر نەوبە و نازناوی ئەخناتونی لە خۆی ناوە کە بە واتای خۆشەویستی خواوەند ئاتون دێت. پاشان شۆڕشێکی ئاینی بەرپا دەکات کە تیایدا جەختی لەسەر ئەوە کردەوە کە تەنیا خواوەند ئاتون ڕۆژ بپەرستێت لە میسردا. ئەمانە ئەخناتون دەستی کردەوە بە دروستکردنی پایتەختێک بە ناوی ئەخن ئاتون کە تا ئێستا بە تل عەمارنە ناسرا لە ناوەڕاستی میسردا. ئەمە ژوێنەی ئەخناتونە لەگەڵ نەفرتینی هاوسەری. دروستکردنی ئەم پایتەختە چی بوون؟ یەکەم بۆ ئەوەی بێتە بنکەی دەسەڵاتی سیاسی و ئاینی و بۆ پاراستنی دەسەڵاتی خۆی. دووەم شوێنێکی گونجاو لەباری هەبووە، ئەمیش بەهۆی بوونی ڕووباری نیل لە ڕۆژهەڵاتیدا و هەروەها زنجیرەچیەکیش لە تەنیشتیەوە کە وای ئەکرد بە ئاسانی داگیر نەکرێت. ئەوەی شارێکی گونجاو نوێ بۆ خواوەند ئاتوندا بمەزرێنێت لەبەر هەڵەستیکردنی پیاوانی ئاینی شاری تایبە بە دوور بێ کە لە بەرامبەر ئاینە نوێیەکەیاندا ئەیان کرد. دوای ئەخناتون توت ئەنخ ئامۆن دەسەڵات وەرەگرێت، توانی هێمنی و ئاسایش لە وڵات بگەڕێنێتەوە و بەرقەراری بکات.
بەڵام ئەکەوێتە ژێر گوشاری پیاوە ئاینیەکان و ناچاریان کرد کە واز لە پەرستنی ئاهاتون بهێنێت و بگەڕێتەوە بۆ پەرستنی خواوەن ئامۆن و ئەخناتون بەجێبهێڵێت و بگەڕێتەوە بۆ تەیبە و لەوێ دەستی کرد بە چاکردنەوەی پەرستگای خواوەن ئامۆن گرنگی بە پێشکەوتنی شارست داوە. لە دوای توت ئەنخ ئامۆن چەند فەرمانڕەوایەکی تر دەسەڵات ئەگرنەوە دەست تا ماوەیەک بەردەوام ئەبێ، بەڵام سەرنجام کۆتایی بەدەسەڵاتی ئیمپراتۆریەتیەت. ئەمەش بەهۆی بکرێگیرانی لیبیەکان و نۆبیەکان کە بوونە هۆی لاوازی سوپای میسر و دەرکەوتنی حیسیەکان کە بەردەوام مەترسی بوون بۆ سەر میسر. هەروەها دەرکەوتن و پەرستاندنی دەسەڵاتی پیاوانی ئاینی وەک چینێک کە زیاتر دەسەڵاتی ئیمپراتۆریەتیان لاواز کردووە. تەنانەت هەندێک جار دەسەڵاتیان هێندە زیادی کردووە بوونەتە هۆی کوشتنی پاشا وەک کوشتنی ڕەسیسی سێ. سەردەمی کۆتایی ئەم سەردەما لە بنەماڵی 21ەمەوە تا کۆتایی سیستەمی بنەماڵەکان و هاتنی سوپای موسڵمانەکان بۆ میسر دەگرێتەوە. پرسیارەکانی بەندی پێنجەممان هەیە لە پارا 163. ڕسمی پرسیارەکان دائەنێم و ئێوەش وەڵامەکانی لە کۆمنتە بۆم دابنێن.